خۆشەویستان نوکتەیەکەیە با بڵێن زۆر جار باسەکرێ ئەڵە لە سەردەمی خۆشەویستیە کوڕکچێک دانیشتون مانگ ئەبینن باش ئەڵێ دڵەکەم ئەوە چییە؟ ئەڵێ ئەوە تۆی ناو ئەم لە خۆشەویستەکە لێەوە مانگ ئەڵە نەخێر غەڵەتەوە تۆی وەڵی تر کادیێتوە ڕاو دوای ماوەیەک ناجارە نەچۆژێر سەختەکەەوە دەستگیرە نارە بێمارەیەکە ئەڵێ دڵەکەم ئەڵێەوە چییە؟ ئەڵێ ئەوە ڕووناکیەیە بە ژیان بۆی ژیان تۆ خۆ ڕووناکی ئەو تۆزە ڕووناکترێکاتەوە باش دوای ماوەیە گاشتە ژێر سەقفی خانوویەکەەوە ئەڵە دڵەکەمەوە چی ئەڵە نبینیەوە مانگەڵتەوە بەتە بەنیازی چی؟ ئەمە ڕێکتەوەری ئەم ڕۆمانەکە باسیەکەین باشە جیاوازی دەڕڕینی هەست و سۆزەکان لە بینی هاوسەراندا خوا جوانترین تەوەرە ئەمڕۆ تەوەرەکەمان زۆر جوانە ئەمڕۆ یەکلایەکەینەوە ئێمەی پیا و کەمتر هەست و سۆزەکانمان دەرەبڕین پەیوەندی بە چیەوەی پەیوەندی بە ئاستی ڕادەی پیاوبوونمانەوە هەیە پێمان عیبە هەندێک دەستەواژە بۆ یعنی لای پیا ئەو پیاوبوون ئەگەر هەست و سۆزەکەی بۆ خێزانەکەی دەرەبڕێن بە پرسیار بەڵێ لە هەندێک کەس ڕەنگە پیاوبوون بێ هەندێک کەس پەنجەکانی دەسوکێت باش هەندێک پیاو هەیە خۆشەویستی دەرنابڕێ بەڵام بە کردار ئەیسەلمێنێ ئەمە خاڵە پۆینتەکەیکە دەژنیش ئەم خاڵی بەلاوە مهم نییە ئێوێ هەست و سۆزەکە دەڕێ زۆر کردارەکە کامیان تێ هەردووکی مێ بڵم خۆش یا بۆ بسەلمێن بۆ بە درۆ جابم بەرە تۆی سە نوێنەری خانمانی لێ کامیان تێ نانە تۆ ئادەی پرسیارەکە بکەڕەوەی بە درۆیەوێ بە پراکتیک لە دەورەگە ڕەمیان هەر بە قسە پێ بڵم لە دەورەگەڕ هەردووکی نە خۆدێک لایکەڕ هەردووکی مێ نێ خۆی لایکەڕ باوەڕ کردووکی ئەبێ بە پراکتیکەکە بیکەیت و بەدەمیش بە پراکتیکەکە ها بڵێ لە دەورتەکە ڕێم بە کردارەکە بیبینم ئەبێ بەدەمیش هەست و سۆستم بۆ دەربڕێ بۆ خانمان ئەمە شەم بەکە پرسیارێکی تر ئەمڕۆ بەڕاستی تۆ توانێت دژی پیا بێ من دژی ژنام باشە بۆی هاوسەنگەکە بەتەکید واکیدی باشە بۆچی خانمان ئەبێت هەمیشە بە وشە و دەستەواژەکان بۆیان دەربڕی بۆ کردار نابینن ئەمە پرسیارەکەیە من ئەیکەم هیوادارم وەڵام وەرگرم هەنێ شتەیە بەڕاستی وەکو ئەرکی لێ هاتۆ لە ژیانە یعنی ئەوە نابێ بخەیتە چوارچێوەی ئەوەی کە بڵێ من ئەو کردارم هەبوو بە کردار ئەوم بۆ کردی کیسەیە تەماتەم هێنایە ماڵەوە بۆ جا خۆتۆ بۆ نەزانی خوا بە یەک چەخۆ گوڵیش نازانی وانە من لە ناو بەرنامەیە تەماتێکم پێشەش کردووی تۆگە بە تەماتەکە نەزانی بە گوڵیش نازانی دانیشم چی بکەم هەست تۆز لە بڕم تۆ بە تەماتەکە و نەزانی ئەوە تا داینوشوی زەمی تەماتەکە ئەم کێشانە بۆمانێک لایکە من تۆ ناگەێنێت پێویستمان بە کەسێک لایکاتەوە بۆ کاک ئازاد جەلال توێژەری کۆمەڵاتی لەلاوە کێشەی زۆرێک لە ژن بێەوە پیاوە لە تەماتەکەەوە دەست پێ بەساقەوەم تەماتەی ئاڵتونی بۆ بەرە ئەوێ بیسەلمێنێ کە تۆ بازارکردن نازانی بازارکردن یعنی ژن یعنی ڕەخنەیەشی لێگرن خۆی کێشە ئەو ئەمان شتەکە سایکۆلۆجیە ینی من حەزەکەم ئەگەر مەسەلەن بۆن بوونە بێلایەنە قسە بکەم بابەتەکە سایکۆلۆجیە هەم دەربڕینی هەستەکە بەس کێشاوەیە ئەمان ناتوانانی دروێن لەگەڵا بکەیت یعنی بەحقیقەتەن هەستەکەی بۆ دەرببڕیت یعنی ئەوان ناختەخوێنێتەوە یعنی کێشەی ئێمە ئەوەیە ئەبەتەکیت من دایمە نەڵێم نابێت بە هیچ شێوەیە بەگاڵتەوە بڵێ خۆش گاڵدەنیە ئەو ناخت تەقەی لە یعنی هەتا پێش پرسیار بکە وەڵامەکە ێزانێ بەدڵنیای پێتانڵێم بەدڵنیایەوە پێتانەڵێم ئەمە بابەتەکە سایکۆلۆجیە سبحان الله ئەو خوای وای دروست کردو زۆر عەجیبە ئێمە لە کوردەواری خۆمان ئەوەی جەنابتان فەرمووتان خەرمانەی مانگەکە دایمەن بە بەوانەی کە ژیانی هاوسەریان دروست کردووە دایمەن من پێیان ئەڵێم چەند ژیانی هاوسەریتان دروست کردو ئەگەر 2 ساڵ و نیو یا 3 ساڵ بێت لە کوردەواری خۆمان شتێک هەیە ئەڵێ هەنگوینەکە تەنەکەکە بنی تەنەکە ئەشتی وایە لە کوردەوارانەمە هەیە 3 ساڵ تێپەڕی بەسەر پڕۆسەی هاوسەرگیری ئەگەر زمانێکی تر نەدۆزیتەوە جگەل لەو زمانەی کە هەت بووە تۆ سەردوسڕی ئەکەوێتە نێوان شکست نەکشکست ئەتوانێ بڕوات وەکو ئێستای بەشێکی زۆری خێزانی کوردی لێت ئەوە توێژینەوە بووە زانی کاکەزاد بەحقیقەتەن بەڵێ 2 ساڵ و 3 مانگ مەسەلەن بۆ نمونە تۆ ئەنجا حقیقەتەن ئەم زمانی دووەمە لە ڕووی حقیقەتەن ئەوەی کە ئێمە ئێستا تێبینیمان کردووە لە ناو کۆمەڵگەی کوردی مەسەلەن بۆ نمونە بە 5 زمانە هەیە ئێمە پەیوەندی بە جۆری کۆمەڵگەکانەوە هەیە ئێستا من ئەو پرسیارێکی خاتوونی عەزیز ئەڵێ تۆ دەربڕین
ئەوانیش زمانی خۆشەویستیان جیاوازە یعنی هەموو ئافرەتان وەک یەک زمانەکان نییە یعنی 5 جۆر زمان هەیە زۆر جار تۆ لە هەمبەر خاتوونەکانە بەکاریهێنیت دانەیەکیان بەکارنایانن نەک دانەیەکیان بەکارنانی جا من کولەلای مەرگ بووم لە پیاوێک باشە تەنیا یەک دەربڕین دەربڕە کە بڵین بۆ منە بڵێ خۆشمەوێت نایلێت مەسەلەن بۆ منە بۆ ئەمە هۆکارەکەی ئەو کولتورە کۆمەڵاتیە کەتیایە پەروەردە بەس بن ئەو وای لێگاتەوە کە ئەم لە ژیانی کۆمەڵایەتی کوردیا یەکەم هۆکارەوەی کە ئەم نەیبینیوە ئێمە ڕانێنراوین خاتون ئێمە لە بەرچاوی ئێمە تووڕەبوونمان بینیوە مەسەلەن بۆ منە بەڵام هەمووی وان نییە حقیقەتەن ئێستا زۆر جار هەیە شتێک هەیە بریتە لە قسەکەی جەنابیش ڕاستە ئێمە جاری وهەیە کردار مهمە کردار سەیری کە زمانی یەکەم بریتە لە دەربڕی بۆ ئەوەی کە تۆ دوای 3 ساڵ لە پرۆسی هاوسەرگیری ئەگەر بتەوێت لایەنە سۆزداریەکەت بەردەوام بێت زمانی یەکەم بریتە لە دەربڕین زمانی کوردی پڕ لە دەربڕینی جوان باشە یەکەم دەربڕین خاتون مەسەلەن بۆ نمونە سیرکە خۆشمەوێت ئەم شێ زۆر مهمە قیرە خۆ پیاوی یەک دنیا پیاومان هەیە بەس قسە لەژێر لە دڵەوە ئەم شێ ئەوان تێگەن لی سەیریکەن ئێمە یەک شتەیە حەزەکەم لێرە من کتێبێکم نووسیوە ناوی بنی کوولەکەیە لێم ماوەست ناوێری هەندێک شتێ ناتوانانی لە بنی کوولەکە لەناوەڕاستی کوولەکەەیە سەیرکە کاگاری ئەمە تەنیا لە کاتی تێربوونی خواستە فسۆلۆجیەکان ئەم شتانە بەکارێنین کاتی ئیشمان پێێتی کاتی ئیشمان پێی نییە پشتی لێڵەکەین ئەوان بێماڵن خۆپەرست دەستیان خۆش بێ ڕاستەکەن ئێمە تەنیا لە کاتی تێرکردنی خواستە فسۆلۆجیەکانە دەیان زاراوە بەکارێنین بۆ ئەوەی پەلکێکیان بکەین بەڵام لەگەڵ ئەوە مەسەلەن بۆ نمونە کە حازەکانی خۆمان هاتە دی پشتیانیاڵەکەین ئێمە کاتی خۆی گۆڤارێکم هەبوو هینێکم کرد راپۆرتێکم کرد چەند خاتونێکی ئازیز وتم ئازیزان ئێوە لە چ کاتێکا زیاتر مەسەلەن بۆ نمونە ئەم هەستانە کە دەرەبڕن بۆ نمونە پیاوەکانتان بێتاقەتە بێت مەسەلەن بۆ نمونە هەستەکەن پیاوەکانتان گرنگیتان پێنە ئەزانی زۆربەی زۆری خاتونەکان هەر لەو کتێبە ئاماژەم پێیاوە لەو کاتانەی کە لە حاڵەتە فسیۆلۆجیەکانی خۆیانن لە مانگێک جارێک زۆربەی پیاوەکان یعنی لوتی لێکە نەزانی پشتیان لێ هەڵەکان مەسەلەن بۆ نمونە بەحەقیقەتەن ئەمە حەقیقەتە ئەمە لێرەیە دەرەکەوێت هەستی ئێمە لێرە دەرەکەوێت کەواتە تۆ ئەو هاوسەرە دێناوە تەنیا بۆ تێرکردنی غەریزە تەبعاً دووشت هەیە لە دەروون ئاسیا پیاوان عادەتەن ڕەغەباتیان هەیە ژنان هەست و ناست مەشاعیر دەستی ئەگەروانە بێ ژیان نابێت ئەگەر و ڕەغەباتە نەبێ من بەڕاستی خێزان پرۆسی خێزان دروست ناکەم ئەمە مهمە لێرەدا ئێمە زیاتر ئەو لایەنە ڕەغەباتە بەسەرمان نازاڵە بەڵام ئەوان زیاتر مەشاعیرەکە بەسەریان نازاڵە وە سەدان ئافرەت بەپێی توێژینەوە هەزاران ئافرەت مەسەلەن بۆ نمونە ئەوەنی پێیان خۆشە کە ئەو دەربڕینانیان بۆ دەربڕیت چەمکە خۆشەویستەکان بۆ نمونە کاکە دەیان هەیە من حەزەکەم حقیقەتەن زۆر جار بە برادران ئەڵێم کە لە سیمینارەکانم کاکە یاڵا تۆش دانێک دەربڕا هاوسەرەکە چی بۆ دەربڕێویت خۆشمەوەی جانەکەم ئەزیزم کوورە بە قوربانە بم بە ساقە و بم لە دەوری سەری گەڕێم کوورە تۆ جانی منی ئەمانە حقیقەتەن ئەمە چی ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی ڕفرێش بۆی کە ژیانی خێزانی بە گەرموگوڕی بێڵێتەوە لە کللتوری ئێمەیە هەستەکەی ئەم شتانە فەراغیان زۆرە ینی بۆ شاین ئەسا هەندێک توێژینەوە هەیە ئەگەر لە یوتوبە تەماشایکەن مثلەن میدیا کارێک چۆتە بەردەم کەسێک توێتی مۆبایلەکە و دەرکەوت لە بەرچایی منە لە بەرچای بینەرە تەلەفۆنێ بۆ باوکو پێی بڵە خۆشمەوی بۆ دایکەکە پێ بڵە خۆشمێ بە هاوسەرەکە بڵێ خۆشمەوی مناڵیشن یعنی چەند مناڵن دەست ئەکا بە گریان لە وتنی ئەموشێ لە بەرەوەی فێر نەکراوە پێ فێریەوە بێ بڵە خۆشمەوی وتنی وشەی خۆشمەوەی چ پێویستی بە گریانم ڕاستە من لەگەڵ هەندێک حاڵەتی هەست و سۆزام کە ئینسان لە کاتی وتنی هەندێک بابەتە ڕەنگە لە خۆشی ناخی دڵێەوە وشەکە ئەوەنە لە دڵێەوە دەرەچێت دەست بکا بە گریان بەوتنی بەخۆ ئوستاس نەمەڵی دەنگ فەرقی هەیە تۆ توانی بە هاوسەرێک بڵێ کاکە خۆشمەوەی ئەمە وەکو زنی وایە نەیلی باشترە ئەو یعنی حەقیقەتەن بەبێ حاڵەتێک کە تۆ پێویستی بە تێرکردنی خواستە فسیۆلۆجیەکە هەبێت لە کاتێکی دیاری کراوە هەموو وەنیە ینی تەنیا لێک کاتان نا دەیان کاتێک لە کاتێکە ئەو پێویستی بە تۆ هەیە ئافرین ئەبێ چاوەڕێ نەکا لە پڕێکا خۆکەی ئەبێ یعنی حەقیقەتەن بۆ نمونە ئەمە یەکێکە لە زمانەکان زمانی تر زۆرە ئێستا من ئەوەنی لە کۆمەڵگەی کوردیا بینم ڕۆژێک بەڕێزێک هەستا مەسەلەن بۆ نمونە کورتکردنەوەی ناوەکەی خاتوونەکەی کورتکردنەوەی ناوەکەی مەسەلەن بۆ نمونە ناوی وا جوان بەکارهێنێت بۆی ئەو هەستەکە کە بەڕاستی ئەو خۆشەویستێت تایدا بەرجەستا بێ و ئەبێتە هۆی اینجا ئەمە زۆر مهمە کاگازا زۆر کاتەیە لە کاتی خۆشەویستی و پێشەوی کە بچنێنێ و ماڵێکەوە
زمانی دەربڕینی ئەم پیاوە بۆ خانمەکەی شتێکی تر بووە بەڵام ئیتر ئەم پیاوە کاچێتە ناو ماڵ و حاڵی خۆیەوە پێی عیبە لە بەردەمی دایک و باوکیا بە شێوازێک بانی خاتونەکەی کا پێی عیبە دەستخۆشیەکی لێ بکە خواردنێک دروستەکە دیسان هەر پێی عیبە پێی بڵە دەستە خۆش بێ ماندوو نەبی یعنی بەڵام پێی عیب نییە کاگازات من نوێنەری خانمانم من نوێنەری خانمانم تۆش پیاوی تۆش بەشێکتیایە ڕاستە هەموومەتیانمانە ڕەنگە مەسەلەن منیش بەشێکم تیاێت هەموو پیاوێک بەشێکی بەرەکە بەس کاگازات بۆچی پێی عیب نییە لە بەردەمی خێزانەکەی خۆیە لە بەردەمی هەر کەسێکا بێ نەقدی لێ بگرێ ڕخنەیەکی لێ بگرێ بڵێ خواردنەکەت ناخۆشە ئەم چوزانم ئەو پەنجەرێ و باش پاک نەکردوێتەوە بۆچی زمانی دەربڕینەکان بۆ خۆشەویستی پیان عیبە پیاوان بەڵام بۆ شتێکە بۆ لە کەدارکردنی ئەو ژنەبێ بۆ ڕوخانی ئەو ژنەبە پیان عیب بۆی بڵێن مسەیترە لە کوردیا بۆی بڵێن زاڵە بەسەر هاوسەرەکەی بۆی بڵێن هاوسەرەکەی مەسەلەن بۆ منە زاڵ نییە خۆی ئەمە بەڵگەنەویستە حقیقەتەن وایە ئەمە لەناو بەس ئێستا ئەوەی من ئەبینم یعنی حقیقەتەن زۆر جار ئێمە لە پرۆسەی ڕاوێشکردنیشە بە پیاوەکان ئەڵێن زۆر جار ئێمە لە ئەنجامی خوێنەوەریمان نییە لە ئەنجامی نەشارەزاییمانەوەیە یەکەم دووەم لە ئەنجامی ڕانهێنانمانەوەیە سێم لە ئەنجامی ئەوەی فێر نەکراوین بە قورعانەگەر تەکنیکمان هەبێ زۆر مهمە حقیقەتەن یعنی ئەو لایەنە خۆشەویستی ئەتوانی لە دوای پرۆسی لە دوای 10 ساڵ پرۆسی هاوسەرگیری زۆر جار لە یەکەم حاڵەتی مانگەکە باشتر بیت بەمەرجێک ئەو زمانانە بەکاربێنین یەک دوو هەر دەربڕین نییە خاتون لەبیری بێت زمانی دووەم ئەوەی کە توێژەرە خێزانی ئەمریکەکان ئەڵێن زمانێکی تریشمانێ ئێمە مەسەلەن بۆ نمونە ئەو هاوسەرە پێویستی بەوە هەیە تۆ بەکردار یارمەدیبی کردارەکە چییە؟ کردارەکە ئەوەیە تۆ غەسالەکە جلەکانی تێیەکەی ئەو بینێت کردارەکە چییە؟ ئەوەیە تۆ باخچەکەی ماڵەوەتان بە مەچینەیەک ئەبڕیت و گوڵەکان ئینجانی کردارەکە ئەمەیە کردارەکە ئەوەیە تۆ لە هەندێک ئیش و کاروباری ماڵ یارمەتیت ئەمە کردارەکەیە یعنی حقیقەتەن ئێمە لەوەیە فێر بووین ئەمە هەر لە مناڵی وە فێری هەستی بەرپرسیارەتی نەکراوین ئێستا من زۆر جار کێشەیەوەم هەیە ئەوان ئێمە زۆر جار بۆچی بە مەسلەی گسکی کارەبایی بێت تااقەتە بین حقیقەتەن ئەمە هۆکارەکە وەیە ئێمە گسکەکەی ڕێک لێگرە و ڕێک خۆت گسکەکە بە هەندێک شێ بێمە بیکەین ئەمە باشە حقیقەتەن یعنی ئەمە ئەمە حقیقەتەن ئیدەر من پێشم خۆ ڕەنگە مەسەلەن خۆشم وانە بم لە بەشێکا بەس بۆچی پیا ئەڵێ شاخێبی بە کۆڵداژن پێی نازانێ بۆ لە کوردواری ئەو قسەی لای ژنیش بۆ خۆی ئەوان هینا ئەم پرسیارە بەبێ بەبەست نەکردووە یەک وەڵامە یەک لە وەڵامەکەی پرسیاری ترم بۆ دروست ڕاستەکەیت چونکە بۆچی ئیلا بە دەربڕینەکان خانمانە بێت تێ بکەن بۆ ئەگەر شاخەکەی بە کۆڵە ئەو پێ دەری نابڕێ ئەوان خۆیان ئەگەر خۆشەویستیش دەرنەبڕن خاتونەکان بەڵام خۆشەویستی هاوسەرەکانیان لەبیر ناکەن تەسەورکەن ئەگەر خۆشەویستی جوانیە ئێمە زۆر بێوەفاین نوێنەری پیاوانیشم لێرەدا بەشێکمان ئەوان بەوەفاترن ئەوان قوربانیمان بۆیان یعنی سری هەر لە بابەتیمان و مردنی کاگازاد وایە ژنان بەوەفاترن وەک لە پیاوان پیاوان کە خانمەکانیان کۆچی دواییەکە يعني دوای ماوەیەکی زۆر کەم ئەچێتەوە پرۆسەی هاوسەرگیری لە تەعزیەکەیە بە دوای خانمێک نوکتەی لەسەرەکەن بێگومان نوکتەی لەسەرەکەن نوکتەی لەسەرەکەن خۆ پیاوی شێ بەڵام شێواز بەڵام ژنەکان زۆرینەن و پیاوەکان کەمینە نەوانی کە وفرانێ خانمان پیاوان ئەم قسانەی کە لێرایکەن قسەی ڕۆژانەی زۆری نێتانە بەرۆ بمان بورنەگەر لایەنگیری یەک شتێکە بوو ئەمانە بگەینمە نەتیجە بەشی سێمی هەستەکان دەربڕینی هەست و مانەوەی گەرم و گوڕەکان بریتە لە ئەوەی ئێمە پێڵین سوپرایز مەسەلەن بۆ نمونە ئەزانی خاتونەکان زۆریان پێخۆشە کە تۆ دەستی گریت و لە پڕ بیبەی بۆ باخێک بۆ پیاسەیەک ئەوە لە لای ئێمە نەبووتە کولتورێک یعنی حقیقەتەن پێڵێن سوپرایزی پێڵێن وابزانام لە کۆمەڵگەی کوردیە ئێگە نەهاو یەی بپارڕیتەوە هەیە هیچ ئافرەتێ نییە پێی خۆش نەبێت باوەڕکە هەیە ئەوت کاگازاد دەزانێت ئەو من بەس وەرزی بەهاروام ئەو ئیترەوەی کردووە لەوانەیە حەزازێتی وەرزیە بێت من بەس لە بەهارەوە ئێستا خۆم پێڵم ڕۆ باپڕین ئەمەش زمانی سێمی بێڵێن طبعا ئەمە زۆر نایابە کە تۆ لە پڕ ئەڕۆیت مەسەلەن بۆ نمونە ئەسی بۆ شوێنێک حقیقەتەن ئێستا ئەمە بەشێکە لە پرۆسەی گەرم و گوڕکردن پرۆسەی ئەوەی مانەوەی ئەو مانەوەیە زمانێکی تریش مەسەلەن ئەوەی کە هەبێت ئەمەیان بەکردداری ئێمە زۆر جار ئەمە ناکەین ئەوەی کە بڵین بۆ نمە بەریەکەوتنی جستەی مەسەلەن بۆ نمونە لەگەڵ هاوسەرەکانی خۆمانە
لە ماڵەوە تەوقە ناکەی ئاسێت گەجاری وا پێویستی بۆ تۆ دەست بە تاڵەقشەکانی یابێنی ئەمە زۆربەی بەشی زۆری خاتونان لە سا 25 ئەم حاڵەتە ینی ئەم حاڵەتیان هەیە ئێمە ئەومان نییە ینی حقەتەن ئێستا ینی زۆر جارەگەرێکێک لە غەیرێک جاری وا 100 جار وتومە تەلەفۆنمان بۆ بکە بۆیە توێنەوە بەس هاوسەرگەنی خۆنمان تەلەفۆنمان بۆ بکە ها دایخەرەوە ئیشمێ لەکوێی ئەومان هەیە تەلەفۆنە بۆ کەمەوە مەسەلەن بۆ نمونە تەوقەی لەگەڵ ناکەین جاریوە لە ماڵ لە بەرچەوی مناڵەکانە تەوقەی لەگەڵاکەین بۆی ئەم حەمیمەتە نەقڵ بێ بۆ ماڵەکەش بە تەوقە لەگەڵ کەسێک کەیاکەین کە زۆر جار مەسەلەن بۆ منە نامەحرەمیشە جاری ولا بەرەوەی نەمان کردووە ئەگەر بیکەین بە نامۆ دەرەکەوین لەلایەن یعنی بۆ نمونە من ئێستا هەڵە خۆمە گوڵک بەرمەوە ئەمڕۆ بەلاناڵە چییە؟ سەیرە بێ لەبەرەوەی نەمان کردووە ئەم کردارانەمان نەکردووە ئەم لەمسانەمان نەکردووە بۆیە سەیرە لە لای بەتاکید ئێمە کاگازات بەدڵنیایەوە ئێمە ئەتوانین بیکەین ئەگەر تۆ بتەوێت لەگەڵ هاوسەرێکا بژیت ئەبێت من هەموو جارێگەڵم ئەمە تەنەزول نییە ئەمە پێڵن پەیمانی کۆمەڵاتی تۆ شتێکی پێبەخشی و شتێک دەهاتێ جوانترین شت بریتێ لە خۆشەویستی ئەو خۆشەویستی ینی خۆشترین ژیان بریتێ لە ژیانی خێزان خۆشترین شت لای ژن 100 جار تۆ بریتێ لە ماڵ یعنی ئەمەنی خۆشەوێ نەبێتەوە تۆ ئەو ماڵە بپارێزە ئەو ماڵە بەچێ پارێزی بەم زمانە خۆشەویستیانە زمانی پێنجەم حەزەکەم بڵێم بۆی کاتەکەمان نەڕوە ئەویش بریتێ لە هەدیە هەدیە مەسەلەن بۆ نمونە ئەم زمانی پێنجەمە زۆر مهمە کە ئێمە تیا کەمتر خەمین یاخۆم نەبووتە کولتور لای ئێمە بۆ نمونە یعنی حەقیقەتەن عید زەواجەکەی بۆ نمونە هەندێک حاڵەتی تایبەتی هەیە بۆ نمونە کورە هەر شتێکەکە لە ماڵەوە دەستخۆشیەک ئەوەی کا بڵین جا ئەو جاری وا هەیە تۆ هەر بە زمانەکە دەربڕینەکە لەو مهمترە هەدیەکان کاریگەری هەیە ئەزانی پارێزگاری لەکات هەتا مردن هەتا وەکو چاوی پارێزێت ئەمە بە حەقیقەتەن ئیتر تۆ ئەو هەدیەک هەچێک بێت یعنی ڕەنگە مەسەلەن شتێکی زۆر بەسیتیش بێت ئەم هەدیە یعنی ئەمە پێڵێن ئەمە زمانە تۆ ئەم پێنج زمانی ئەم زمانی خۆشەویستی زمانی دووەمی پێڵێن کابرا ئەچێت فێری زمانێکی ئەزنەبیە بێت بۆی بۆ منابڵەت دوو کەسم تۆ ئەم فێری زمانی خۆشەویستم ماڵەکەت ئەەکەی بە گوڵ ماڵەکە دەکەی بە گۆڵزار ماڵەکەت بۆنی خۆشەویستنی شتیتیایە بەخوای گەورە دوێنێ پزیشکێک شتێکی زۆر جوانی نووسی بۆ هەر برادەرمە لە فەیسبووکە مەسەلەن بۆ نمونە ئەڵێت من بە دیار هەزارەها نەخۆشەوە بووم ئەوەی کە زۆر کاریگەری دروست کردووە لەسەر من ئەوە بووە کە لە کاتی بڵین بۆ نمونە گیان لە دەزانیا ئەو سەیری چی کردووە تاقە کەسێک کە لە کۆتاییە کە بانگی کردووە خێزان باوکو دایکی بۆ دوایی خێزانەکەی بووە خاتونانی ژێبە بزانن ئێمە کاتێک دەری نابڕین کاتێ ئەم شتانە ناکەین مانەیوانیە خۆشمان ناون حقیقەتەن بەڵکو زۆر زیاتر خۆشمانەون لەوەی کە ئەوان تەسەوریە کرد ئەوان حەزەکەن ئێمە غیرە بکەین ئەزانی زۆر جار حەزەکەن غیرە بکەین حەزەکەن زۆر جار ئێمە بە حقیقەتەن دڵمان پیس بێ لە هەمبەریانە حقیقەتەن یعنی ئەوان زۆر جار حەزەکەن ئێمە هەیمەنەمان هەبێت ئەوان حەزەکەن ئێمە زۆر جار بە حقیقەتەن ئەوانیش لە پێکاتی کۆمەڵایەتی خێزانی کوردین ینی هەموو سایکۆلۆژیای هەموو ژنوب جا بکوژی ئەمە مهمە حەزەکەم ئەلەمە ئاماژە پێ بم بکوژی ساردبوونەوەی پەیوەندی هاوسەرگیری چییە بێدەنگیە ئەحمد بێدەنگی کە تۆ کاتێک بێدەنگ بووی یعنی حتا لە ڕووی تەندروستی هینەوە لە ڕووی کاکە خێزان کە بێدەنگ بوو معنەی وایە ماڵەکە خۆشیتیانە معنەی وایە گەرم و گوڕ نییە مشکلی گەورە ناڵێ ناوردە دەمەقاڵێوانی تیانە بێ خۆشەویستی ینی نییە ئادەم عەلەیهی سەلام کێشەی نەبوو کە حەوایە قسەت دەست پێکە طبیعیە حقیقەتەن ئەبێت یعنی حقیقەتەن ئەم کێشە بێت ئەنجا لە ڕووی خەلایەوە هەندێک شتێ زانستیە مەسەلەن بۆ نمونە پەیوەندی بێونە خانی کڕۆمۆسۆمیە کاکەجان خانە کڕۆمۆسۆمەکان ئەوان حەزەکەن قسە وەرگرن مەسەلەن دوای قسە ببنەوە ئەمانە شتی سایکۆلۆژیت حەقی خۆیانە کە ئەوان قسە بکەن باشە ئێمە کە تو ڕابین ئەبێ حقیقەتەن هەندێک حاڵەت ئەڵێ گوێم لێ بگرە کە گوێ لێ ناگری بێدەنگەبی خراپترین ماڵ ئەو ماڵێک کە بێدەنگی تایە خراپترین ماڵ کە خۆشەویستی تیا لەناو چوە ئەو ماڵەیەکە کەپ و بێدەنگە باشترین ماڵی ژەوەی کە دەنگە دەنگی تیا زۆر جار من حقیقەتەن ماڵم دەنگەدەنگی هی ناڵێن شەڕ دەنگەدەنگی تر بەریەکەوتنی تیا باشە کاگازات سۆشیال میدیا لەم نێوەندایە تا چەند کاریگەری هەبووە لەسەر دەربڕینی هەست و خۆشەویستی و هەست و سۆزەکان زۆر کات دەبینی ڤیددیۆیەک گۆرە بە گۆرانیەکەەوە بێ بە ترند لەناو سۆشیال میدیایە هاوسەرەکان یاخود چوزانمەوە کەسانی کە نزیکن لەیەکەوە ئەم ڤیددیویانە بڵاوکەنەوە بۆ چوزانم بۆ دەربڕینی هەست و خۆشەویستی بەرامبەر بێ وڵای ڕێک پرسیارەکەم بۆ بوو کاگازات ئەمانە تا چەند کاریگەریان هەیە خۆشەویستی ڕووکەشی ئەوەی کە نیشاندانە من ژیانم وانە بێ بەڵام لە سۆشیال میدیا ئەمەیە بە خەڵک بڵێم من ئاوهام لەگەڵانێ ئەوە طبعاًەوە ڕووکەشیانە ئەوە خۆی قاوغە قاوخ یعنی حقیقەتەن ئێسێمە لە ژیانی خۆمانە زۆر نمونەی جوانە بینین هەموو ئەو نمونانە ئەگەر تۆ بەرچاو بکەویت ئێستا من زۆر جار خێزانی نمونەی زۆر زۆرە
ئەوەی کە بەو شێوەیە کات زۆر جار ئێستا ئێمە زۆر کەسمان بینیوە وتوەتی لە 9 ملیار کەسا تەنیا یەک کەس سەیرەکەی دوای ئەنجامەکەی باش نەبووە یعنی دوای قڵبە بێتەوە تۆ ئەگەر بێت و ئەمە ڕاستیەکە کابێ ئێمە نکۆڵی لێ نەکەین بەڵام ئەوەی کە سوۆشیال میدیا تەسیری کردوتە سەر ئێمە سرد و سڕێکی لە پەیوەندی ئێمە دروست کردووە یعنی سەرقەڵبوونی ئێمە بە مۆبایلەکەوە لەتێکی ئەوە ڕوعی ئەوە گەل لە خێزانەکەیە پەیوەندی گەرم و گوڕیمان هەبێت لەگەڵ هاوسەرەکانمان کێشەکە حەلە بێت کێشەی سوۆشیال میدیای ئێماوەیە پاسوەردی مۆبایلەکانمانە باشە مۆبایلەکانمان ئێمە جاری وهەیە بە حەقیقەتەن زۆربەی زۆرمان ئێمە زۆر جار ئەڵێم ئێمە کێشەی سوۆشیال میدیای ئێمە زۆربەی کاتەکانمان من ئێستا چیم کردووە لە زۆر شوێناوتومە کاکە ژیان وڵی یاریکەن یاری ئەها یاریە کوردەواریەکانی خۆمان ئەو یاریە کوردەوارە بەڕێز بەرنامەیەکە دەیە زۆر مهمەوە هەست و نەستە کاکە هەست و نەست نەقڵا بێت بەس سوۆشیال میدیا تۆ بە تەنیا جاری وهەیە کاریگەری و تێکە سوودی هەیە وەکو هەندێک معلومات مەسەلەن بۆ نمونە لێوەی وەرەگریت بەڵام لە ناو خێزانە ئەگەر یعنی حەقیقەتەن تۆ سێتکە تێستی گەرم و گوڕێکە چۆنە من زۆر جار ئەو تێستە گەرم و گوڕێ ناکەین ئەگەر ئەو ماڵە بێدەنگ بڕوە ئەمە معناوێت تۆ سەرکەوتوو نەبووی ئەگەر تەلەفۆنی کردو جوابت داوتێ ها ئەمە سەرکەوتوو نەبووی ئەگەر سوۆشیال میدیا سەعاتێ لە کاتی تۆی داگیر کردبوو ئەمە تۆ لە تێستی گەرم و گوڕی پەیوەندی خێزانیەکانە سەرکەوتوو نەبوویت سەرکەوتنی گەرم و گوڕی خێزانی لە واجیهەیە واجهەی خۆت تۆ لەکوێ پێویستی بەو هاوسەرەتە باشە هاوسەرەکەت لەکوێ پێویستی بە توێ ئەمە مهمە لەگەڵ یابیت سناپەکە لە ترکزلی و ترکزلی ئەمە بەسی چییە وەلو ئەوە ئەومە بەس لە چی وڵی خۆم معنەکەی نازانم مەبەستی لە خۆشەویستێکی درۆزنانەیە حەقیقەتەن ینی تۆ خۆشەویستی ینی حەقیقەتەن کاکە ئەوە نمایش نییە بەخوا خۆشەویستی ئەوە نییە تۆ نمایشیکەی خۆشەویستی لە ناو ناخایە ڕوبەڕووی رەخنەش زۆری شەبی تۆ لە سوۆشیال میدیا کۆمنتوشتەکان بێبین وانە جنەی زۆرم بۆیە بەڕەوی ئاخر سەیکە هەندێک شتێ حەقەتە بێ باز بکرێ ئەمانی کە ئێمە لێرە بە زمانێکی ڕەنگە تۆزە تەنز ئامێنز باسیەکەین بەڵام دوجار کێشەیە زۆر گەورەیە لە بینی هاوسەرەکانەکە هەیە بەتاکید ئەزای دەرنەبڕین بخۆی کێشە دەرێ بڕی هەر کێشەیە دەری نابڕی هەر کێشە خۆی ڕاپرسیژەکە لەناو خەڵکی خانی ڕێنمایی خێزانە ئێمە ڕاپرسیەکەین یعنی ئەمە بەراوردکاری زۆر دروستەکە تەماشاکە ها ژنی فڵان کەس چیەکە بۆ ئەی تۆ بۆ بمنوە ناکەیت نازانێت ئەو لەوە لە چ دەردەسەریەکەیە نازانێت کە ژیانی تۆ سەقاتی ئەو خۆشترە ئێستا کاکەزات پیا و سەیکە من وتمانم ڕێک یەکلامان کردەوە من تۆزە دیوی پیا باسەکەم لاانە دیوی خانمان باس پیا و چی بکە بۆی دوور بێ لە تانم تەشەری کۆمەلگا زۆر شلیەکات پێڵەن شلی کردووە و فلانە و فیسار و فیسار وەک دینە ناو ناتۆرە کە من لێرە حەز ناکەم هەر باسیشی بکەم باشە نایکە دەرەنجامی خراپی لەکەوێتەوە ساردی ئەکەوێتە بینی هاوسەرە کێشە دروستە بێت یعنی لەم نێوەندەیە بۆ ئەوی هاوسەنگەکە ڕابگرێت چی بکە لەبەری دەربڕین و دەرنەبڕینە لە بینی چوزانم دیاری بردنەوە و دیاری نەبردنەوەیە چوزانم لە بینی ئیشکردنی ناوماڵ و نەکردنیە یعنی بۆ قورآنە هەر کەس ئاڵای خۆی هەڵبایانیەک ئاڵا ئەبێ نییە قوربانی بیت قوربانی بیت ینی حەقیقەتەن عادەتەن دوو کەس بە تایبەتی ژن و مێرد پەیوەندی نێوان ژن و مێرد زۆر تایبەتە یعنی حەقیقەتەن تەنیا خۆیان نەزان چی بە کەڵکی خۆیانێت تەنیا خۆیان نەزان هۆکاری کێشەکان چییە قوربانی بە یەک کەسەکرێ قوربانی هەردوو لایەن هەردوو لایەن بەیەک دەست لێ درێ نەخێر هەردوو لایەنە بێ قوربانی بن بەڵام کێشەیەک هەیە لە مەسەلەی خاتونەکان تۆ بێ لی تێبگەی کە سایکۆلۆژیای خاتون خۆی هەروایە یعنی مەسەلەن بۆ نمونە ئەو جۆرێک لە عینادی هەیە من زۆر جار دەڵێم بێ ئێمە قوربانیەکە بین لە بەرامبەر ئەوانە کلیلەکە لای منە لای پیاوە هەر لە ئاژەڵەکانیشەها شێرەکە دووشی نێرومێکە لەو سیتەکە بڕۆ ژیانەکەی بخەنەوە سولفەکە لای ئێمە ئێمە ئەتوانین دەواازێت چکە ئێمە ئەو بەجددی معنیەمەیان لە تۆ دەست پێکە لە منەوە من ئەتوانم دەرگای ماڵەکە بگوژێنمەوە ئەتوانم دەرگای ماڵەکە بەو زارەوەنە دەست پێ بکەم گوێمێ بە قسەی خەڵک حەقیقەتەن ینی چی پێویستە بۆ خۆتان کە بێتە مای خۆشبەختی جێبەجێ بکەن ئەیتر خەڵک چیە لە بابیلێت بەس سولفەکە سولفی بەختەوەری خێزان کە داگیرسێت لای ئێمەیە بەڵام ڕێڕەوەکەی لای ئەوانە کێشەکە ئەوەیە ماومە بەڵام ئەوان حەقیقەتەن تۆ لە عینادیە ئەوان تۆزێک عینادیە مەسن تۆ نابێ عینادیکەی تۆڵی کلیلی بەختەوەری خێزان لای پیاوانە بەڵام دوایی دەست بۆ هەزارەها پیایی وەکو من پێی وابێ کلیلی بەختەوەری ماڵ بریتێ لە ژن سەدا ئەوە نەی من لە کۆمەڵگەی کوردی و تایبەتمەندی مەسەر واقعەکە ئەوەی کە من لەو خێزانی کۆمەڵگەی کوردی ئایبینم بەڵام تۆ ئەگەر لە شوقەیەکە بژی و پەیوەندی کۆمەڵایەتی لاواز بێ ئەمان جیاوازە من ناگیرێتەوە ئەگەر تۆ بتوێ بە حەقیقەتەن ئاسوودەی و ڕۆح بەدەست بێنیت لای ئێمەیە ئێمە دەواازاکەینەوە کاکە تۆ ڕۆیتۆ لە ماڵەوە
بێدەنگی لەسەر قەنەفەکە دانیشیت ئەمە بۆ خۆی پرسیارێک لای دروستەکات باشە بێم هاوسەری من چی ڕوویا بێت بەخوا ڕەنگە ئەمڕۆ خەیاڵی لە شوێنێکی تر بوو بێت بەخوا ڕەنگە کەسێکی کە چوو بێتە خەیاڵیەوە باشە یعنی بێت تۆ کە دەرگای ماڵەکەت کردەوە ئەویش بە هەمان شێوە مەفروزە بەڕوویکی خۆشەوە لەگەڵ بێت دەرگاکە و لێ بکاتەوە نەک بڵێ باوکتان هاتەوە مەسەلەن بۆ نمونە ئەویش مەفروزە بە حەقیقەتەن ئەگەر هاوسەنگەکە ڕابگرین یعنی هەندێک شت لەوانەیە من ئەمڕۆ لەگەڵ لە فەرمانگەکەم پەیوەندیم لەگەڵ کارمەندەکانە تێک چوو بێت ئەبێ ئەوی سایکۆلۆژن هەندێک شتی تریش هەیە بە تایبەتی لە مەسایلی عینادیە مەسە وای لێ هاتووە زۆربەی خێزانەکان ینی چێپڕکێکی ئەبێ عینادی لەگەڵ خاتونەکانان نەکەیت چکە سەرنجام هەر ئەو براوەیە چکە دوایی هەر پێ دەفرۆشێت ینی حەقیقەتەن خوا ببوورە لەوەیە ئەزانی چی دوایی ئەمان چیەکەن تۆ جاری وایە لە کاتی دەربڕینە هەستە خۆشەکانیشان ناتوانانی هەندێک نهێنی خۆت بڵێ چکە دوایی لە کاتی شەڕا پێ دەفرۆشێتەوە لە کاتی شەڕ پێ دەفرۆشێتەوە کاکە خۆ من ئەوم بۆ ئەوەوە کە تۆ پێم فرۆشیتەوە بۆ تاڕخێنە دوو نانی گەرمەوە ئابێ لەوەی ئاگادار بیت یعنی حەقیقەتەن ئێستا سیرکە ئوستاس خاتونی وایە لە ڕقی مردەکەی نازانم ئەمەی بەرشێ ئەو لە ڕقی ئەو نازانم میسێ ئەو لە ڕقی لێ بێت کاگازات ئەو بابەتم زۆر بۆ بوو کاگازات ئەزانیە چێکە ئاریت خوا ببوورن یعنی مۆزوعەکان کەوتە سەر من و ئاری کاگازات من ئەڵم هاندەری بەرازیل و فەڕەنسام باشە جا لە ماڵەوە هیچ ناڵێ کەینە بەرنامەوە بۆ هەڵەگرێ بۆ بەرنامە لە بەرنامەیە ئەڵێ ئەم ساڵ فەڕەنسا هەموو یاریزانەکانی هیچی فەڕەنسی نین هەمووی ئەفریقین بەرازیل چاوی بە چوزانم خۆناغی 32 ناکرێت کە ئێستا لەوا چۆتە 16 هەر لە بیدایەتەوەی لە 32 دەرەکرێ بەرازیل چوزانم پێی ناکرێت ئەها بەڵام یەک نقطەی زۆعفی خۆیان باز ناکا بۆ نە بڵێ ئەرجەنتین واو یعنی واو لێکە کە هەر سێری یاری نەکەی لەگەڵ ئاریایی جامە بۆ ئاری ئەمە ئاری باشترینی فیفا ئەڵێ باشترینی دوو هەڵبژاردە ئەم ساڵ لە مۆندیالە کە تا ئێستا جوانترین یاریان کردبێ فەڕەنسا و ئەرجەنتینە بەڵام بەرازیل هەر نەکراوە ئەوەی ئەوە باشە حەزەکەم یەک نمونە بێنمەوە بۆ پێی ناخۆش حەزەکەم یەک نمونە بێنمەوە ئەوەی زۆر باشە زۆعفی خۆشیان بکەن ئەو بۆ پێی ناخۆش ئەوەی ئێوە زۆر باشە ژن و مێردێک یعنی تۆ سێری عینادی بکاتە ئەو ڕادەیە گرێوکە لەسەرەوەی کە قژی من ئایا بۆ یاخا بۆ یاغنیە ئاخرەوە کێشەیە تۆ سێرکە وتی بکاکە گیان شەڕمەکەن مەسەلەن بۆ نمونە منزڵی یاپراقی بۆ یاغ نییە بۆ یاغ نییە یعنی سیرکە تۆ سیر بگاتەوە ئاستا چۆن ناگاتەوە ئاستی کە کابراتەوە لە دژی ئەوە وتم کاکە گیان بۆ یاغ نییە وەرن لیژنێک دروستکەن ئەنجامی لیژنەکەش ڕابگەێنن مەسەلەن بۆ تەماشاکە يعني توصيلك يعني أما تشيء أو يوزور باشكاكا يعني أما تدخل كي شيء شخصي أما مشتكي الرياضية زور شتكي دروسته والله مثلا كابرا لانجري عينادي نابب كي ببلي بسرت شاو كاكا ولا راستك بقرآن طاقسي جنابته مثلا بون هاك تو سيركا بۆ من لەبەر دڵی ئەوان هیچ ناڵم کاگازات بەڵام ئەوان یعنی پیا و هەر بەعام هەستەکەم وایە هەر ئێوێ چوزانم شتە خراپەکان شتە نەگەتیفەکان بۆ بەرامبەرەکەی بڵێ بەتایبەت بە هاوسەرەکەی ئەگەر گەرم و گوڕێکە نەمێنێت ئەوە دروستە بێت بەس ئەگەر گەرم و گوڕێکە ڕابگرێت ئەوە دروست نابێت ئەنجا حەق هەندێک شتیش هەیە سوعبەتە یعنی هەندێک شتیش هەیە لە قاڵ زۆر چاکە ئەو منافەسەیە ئەو منافەسەیە زۆر خۆشە یعنی حقیقەتەن تۆ کە دانیشی بە دیاریەکە تۆنێک بنی چی سپاری خۆش نییە فەرەکە هەستی بیکەی بەهارات چەپڵی لە وەرزشە ئەزای چۆنە ژیانی ژن و مێردایەتی و مۆندیال زۆر ئەتوانێت زۆر تۆڵی کاتەوە بەڵێ یعنی خۆی ئێستا وایە بەڕاستی پێرێشە و کە سەیری یاریەکەی ئەرجەنتین و کاپۆدیڤەردیمانە کرد بڵێ یعنی وەم ئەزانی هەموو جمهوری ئەرجەنتینە لەوێ کاتێک کە ئەو هەڵبژاردێت گۆڵی کرد اینجا زانیم دژی چۆنتیایە ئێ بەس دوجار کاکە یاریزانەکە خۆیان دەسەکەنە ملیەک و یاریە ئەم ڕۆحێت و قسەکردنار هەیە بەڵام بۆچی بەرامبەر واتیە بگا لە قسەی من کاگازات قسەکەی خۆی قسەکەی پێفرۆشمەوە والله لێو ناکەم بگا کە من لە ڕقی ئەو قساکەم ڕەنگە لە قاڵبی سوعبەتا بێت ڕەنگە لە قاڵبی مەسەلەن بۆ نمونە چێبڕکی هەرەوە دروستەکات ئەمە هەرەوە نیە ئەگەر کێوەکە بێ بە کۆڵ تا هەر پێی نازانێ نا بۆ من قەناعەتم وانە فرقی هەیە چونکە ئیتر ئەویش حقیقەتەن لایەریە کاکە یاریە بێ کێ بیباتەوە ڕەنگە لە ڕوانگەیەکەوە ئەو ڕاستکە مەسەلەن بۆ نمونە یەکێک لەو شتانی کە من دایمەن ئاماژەی پێم خۆشبەختانە ئێستا باشین ئەڵێ پرسی پێ بکە و بەڵام بەگوێ مەکە کاکە ئەمە چ مانایەکی هەیە تۆ پرس بە خاتونکە بەگوێم نەخێر وەڵام پرسی پێەکەم و بەگوێشیەکەمە زۆر جار حقیقەتەن ینی ئێمە لە ئاستێکی وایە بین کە ئەو بەکەم نەزانین زۆر جار عەقڵی و باشترە لە مەسەلەی داراییە باوەڕ کرد لە مەسەلەی داراییە پەیامم بۆ هەر خێزانێک دروست دا نابێت پارەکانتان تێکەڵکەن
حقیقەتەن بۆ نمونە لە ماگانەکەەوە بڕن زووتر ینی توانیوانە ببنە خاوەنی لانەی خۆیان و ئەوەی سکوونەتی خۆیان بەڵام ئەگەر پیاوەکە مەسەلەن بۆ نمونە تەنیا پارەکە لای خۆی بوو بێت هین نەبوو ینی حقیقەتەن ئەوان لە هەندێک تەکنیکە زۆر باشترن بەڵام ئیترەوەش حاڵەتی سایکۆلۆژیە بێ ڕەچاوی بکەیت ئیتر حەقی خۆشیانە لەو حاڵەتەیە حەقی خۆمانە بەسەر لە ڕسایکۆلۆژیا ژنان ئیتر بە حکمی ناسکیەکەیانە سروشتی خۆیانە تۆزێک باسیەوەم کرد پیاوی ژەبێ وابێ تۆش تۆزت لە مافی خۆش ژنان زۆر معاناتیانە خۆی لە پشت هەر ژنێکی سەرکەوتوە پیاوێکی سەرکەوتو هەیە پیاوێکی باشی لە پشتا چۆن ژنێکی سەرکەوتو پیاەکەوەیە قورآن من هەر ژنە خواگە دەرە ئەوە بەتەکیت ئەوە کاریگەری زۆر زۆری هەیە طبعاً هەردوو لایەن یعنی وەک یەک ئەتوانن ئەو بەختەوەریە بپارێزن هەردوو لایەن ئەمیان ئەتوانێت بەس مهمترین شت ئەوەیە ئەو خاتونە چی پێخۆشە لە ڕووی بۆ نمونە شتێک هەیە کە ئێمە هەر بکوژی پەیوەندی خێزانیە لە هەرە خاڵە ئەساسیەکانە بێت دوای بێدەنگی بریتێ لە ئیهمالکردن یعنی بکوژی پەیوەندی خێزانیەکانە ئیهمالکردن یعنی زەنگ ئیهمالکردن چییە مەسەلەن فرامۆشکردن ئەوەیە کە تۆ ئیتر گوێ بە خواستەکانی نایت ئیهمالکردن لە خیانەت لای ژن مشکلەترە حقیقەتەن مەسەلەن بۆ نمونە زۆر خێزانمان هەیە بەتایبەت ئەوانەی کە لە دەوروبەری تەمەنیەمان ئەمانە زۆر باون ژنەکە لە شوێنێکی خێو و پیاوەکە لە شوێنێکی تر مە زۆر کێشەیە حقیقەتەن ئیهمالکردن ئەوەی کە ئێستا من درکم پێکردووە بەپێی ئەو ڕاپرسیانەی پێگەی ئەلکترۆنی خێزان گەورەترین زەربەی لە دڵیاوە ینی دڵی چا نابێتەوە زۆر بە دەگمان حقیقەتەن هەر ئیتر شتیش ئەو شتانش کە ڕوایە خواگەدارە لوتکردنەکەشی خۆشە خیشەکەشی خۆشە یعنی ئەگەر خۆش یەکدیتان خۆش بێت یانە تێکچوونە لەگەڵ یاری و زۆر خۆشترە حقیقەتەن بەڵام بە مەرجێک سوکایەتی پێ نەکرێت لە بەرچاوی کە سوکاریە نەشکێنرێت لە بەرچاوی کە سوکاریە مەسەلەن بۆ شتێکی باس کرد خاتونی عزیز ناڵێت دەستیاوەکەی خۆشحاڵێ وڵی ڕۆنەکەی زۆر چاکە بۆ دەستی خۆش بێت یعنی بۆ ئازەینەکە بۆ ئیجێریدە بۆ ڕۆنە چێ بەکارێنەوە یعنی حقیقەتەن بزانێت چەند ئەمەتی جۆرە برنجەکە بەکارێن بزانێت چەند مهمە چەند مجال لە ژیانی خێزانی خۆشتر نییە ژیانی خێزانی یعنی خۆشترین چێژی هەیە هیوادارم هەموو کەسێک یعنی حقیقەتەن ئەوانەی کە لە دەروی فۆرمی خێزانیان حقیقەتەن ئەوانەی کە خێزان دروستەکەن و دوای بڵێن ناتوان دوای بەبێ خێزان بژین بەس ئەوانەی تر ئەوانەی بڵین بۆ نمونە تا خێزانیان دروست نەکردووە من دایمەن ڕێنماییانەکەم دروستکردنی خێزان زۆر باشترە لەوەی کە بەخوای گەورە کۆمەڵێک کارلێک و بەریەکەوتنی تایە کە ئیتر طبعی ئینسان وایە ئیتر سایکۆلۆژیان هەموو شتێکی ژوایە ئێستا قسانی کە ئێمایکەین ڕەنگە تایبەت بێ بە کۆمەڵگەی کوردی زۆر جار ڕەنگە لە سیمینارەکانە منەڵێم کاکە ئەمە تایبەتە بە کۆمەڵگەی کوردیەوە حقیقەتەن یعنی تایبەتە بەو خێزانانەی کە پەیوەندی کۆمەڵایەتیانەیە تایبەتە بەو خێزانەی کە ڕۆحی تایە خۆشەویستی تایە ئارامی تایە لێبوردنی تایە ئەژینا زۆر کەسەیە دوو کەس ژیانی خێزانی دروستەکەن ئەو لە ئەوروپاژی و ئەو لێرە کوتامی تایە کەی ژیانی خێزانی ئەو بەرهەم تامو جێژەی تایە قسەیەکت کرد لە قسەکانتە هەموو قسەکانە جوان مەڵانی قوربانم سەرنجی ڕای کێشان پێم خۆشە قسەیەک لەسەر ئەمەش بکەین سەلاون ینی لە کۆمەڵگەی خۆمانە زۆر جاڵە دوو کەڵە شێر لە ماڵێکا بن مشکلێ ئەنی هەردووکیان شەڕە دەنووکەن مەبەستم لە شێر لە ماڵێکانە قسەیەکت کوورتە هەندێک جار خانمان خۆیان حەزەکەن پیاوەکان پیاوێکی ها بە مەفهومێکی کاڵ پیاوانە بێ هەستی پیاوبوونی تیا بێ غیرە بکە چوزانم دڵی پیسنا من لەگە دڵپیسی نیم قەت میوادارم کەسش لەگەڵی نێ بەتاکی بەغیرەکردن خەی ناکە هەنیەوە تۆز هەستەکەی ئەچێتە بابێکی خۆشەویستیەوە ئەوی شەر خراپە گەر زۆر بێت چێتە دڵپیسیەوە باشتر نییە کەسێک لە ماڵەوە ناوی نانێم چزانم ڕابەر و سەرکردە و کاپتنی ماڵ و ئەم بابەتانە بەڵام هەر بەجددیش پیا و پێڵن ڕەبی ئوسرایان نازم چی پێڵن لە کوردیە کاگاری خۆی ئەو قسەکە لە دانان بە پیاوبوونا بەڕاستی لە کەمکردنەوەی شانی ئافرەتە نانی ئافرەتدان بە پیاوەکان گەورەی ماڵی خاتون حەزەکات هەر جاری وا هەیە هەر بە سیناریۆ تووڕە دەگا بزانێن ڕیاکشنی تۆ چییە تووڕەبوونەکانیش جوانە بۆ زانیاریت زەبیەکانی جوانە ڕیش و ئەمانە زۆر جاریانی من دایانجار سەرنجی خاتونەکانم ماوە پێیان خۆشە فۆرمی پیاوانە دەبێت پێیان خۆشە پەیوەندی کۆمەڵاتی دەبێت پێیان خۆشە بچیتە مناسەبەکان بۆ زانیاریت پێیان خۆشە لە جەژنە سەرۆژی گروپەکە بی بچیت ماڵانکەی لە جەژنان لە ماڵ بیت ئەوەن زۆر و علاقات ئەو نییە
شێتی پەیوەندی کۆمەڵایەتی و علاقاتی ئیسماعیە والله ژنی ژەیە ئیناسم حەزی لە هەموو ئەوانە نییە کە تۆ باس حەز ناکە پیاوەکە یەک ماسپات لەوانەیە ئەو کێشەیەک هەیە ئەوە کێشەیەک لە بەرامبەری شتێکی تریش هەیە لە بەرامبەرە پیاویش پێی خۆشە هاوسەرەکەی زۆر نەرمونیان بێت باشە زۆر نەرمونیان بێت و زۆر لەسەر خۆ بێت لە هین هەیە لە چیرۆشی کوردەواریە جارێک ژنێک ئەچێ بۆ لای مامۆسایشی ئاینی ئەڵێت ئەمەوێ لە هاوسەرەکەم جیام بکەیتەوە ئەوی ژەڵێ کاکە گیان شتیوان نابێڵێت دەوەڵام مەرجێکم هەیە مەرجەکەت چییە بڕۆ مویەک لە سمێڵی شێرکەرەوە ئەنج هاوسەرەکەی ئەڕوات حقیقەتەن خاتوونەکە ڕوات هەرچۆن بێت ڕێگایگە دۆزێتەوە تەکنیکێک بەکارێنێت بەرخێکی بۆ بە من لەم ڕۆژانەیە دوو شێر لە منطقەی سیتەکەیە زۆر سەرنجانیم ژیانی ئەوان زۆر عجیبە بەرخێکی بۆ بات بەرخەکە ئەخوات جاری دوم بۆیە بات بەرخەکە جاری سێم بۆی دەرەکەوێت کە ئەم بە لە سەرخۆی و نەرمونیانی و هێمنی لێچێتە پێشەوە لە جاری سێمە ئەخەوێت یەک مویلیە کاتەوە ئێبا بۆ مەلاک بۆ مامۆستا ئاینەکە مامۆستاگە ژەڵێت ماڵای بێت تۆ توانی و ئەو شێر بەڵام نەوتوانیوە هاوسەرکی خۆڕام بکەیت بە لە سەرخۆی و نەرمونیانی ئەمە بە نەرمونیانی و لە سەرخۆی ئەڵێ بە نەرمونیانی و لە سەرخۆی ئەوانیش لە هەمان شێوە پێویستە بە لەسەر خۆی و نەرمونیانی بتوان ئێمە ڕامەکەن بە قورعان یعنی بە جدیمە بەڵام بە مەرجێک ئێمە حقیقەتەن ئەو خواستانەی ئەوان بەجێبێنی کاکە ژن و مەردایەتی زۆر خۆش یعنی حقیقەتەن تەکمیلی ژیان یعنیگەر ژیانی خێزانی جوانترین فۆرمی مؤسساتی کۆمەڵایەتی زۆر ڕاستە اینجا من دڵنیام کاگازات هەم ژنان هەم پیاوان کەسیان حەز بۆ ناکەن کە شیرازی ماڵ و خێزانەکەیان لێ تێک بچێت باشە هەردووکیان پێکەوە پێویستەکە هاوسەنگی ئەو ماڵە و بەختەوەری ئەو ماڵە پارێزن اینجا کاگازات تۆ باسێکیەوەم بۆ کە بۆچی ئێمە کە باز لە دەربڕێنی هەست و سۆزەکەین لە کۆمەلگای خۆمانە باست کردوتت من لە سیمینارەکانی شماڵم ئەم قسانەی کەم بۆ کۆمەلگای کوردەواریە هەر ئێمە بڕۆین لە ئەوروپا ژیان بگوزارێنین شێوازی دەربڕێنی هەست و سۆزەکانی ئاری لەوێ بۆ من ڕەنگە زۆری فەرق بێ لە چاوی کە لە کوردستانم کەواتە کللتورە ئەمە وای لێکردون کە ئێمە بەلامانەوە وەنیە پێمان عیبێ هەندێک کولتورە جوانترین کولتور و بەها و قیەم و نەرید لەناو کۆمەڵگەی کوردیا هەیە بۆ خێزان بۆ زانیاریتان سەیری نەرکمانکەن سەیری باوکی نەرکمانکەن سیرکەن لەو ڕێز و احترام و خۆشەویستێکە لە بینیان نابووە خۆ بە حقیقەتەن دەربڕینیشان نەبووە حقیقەتەن هەدیەشی هەر نەبووە باپیری منە نەزانی هەدیەت چیە مەسەلەن بۆ نمونە بەڵام باوەڕ کرد لە تەمەنی 70 ساڵیە من بینی و ماوە تازە نانکەم لە ماینەکە دابەزیوە هەر بە هەمان شێوە لەوانەیە نانکیەوە جواب بێت کولتور و بەهای نەریتی کۆمەڵایەتی کوردی زۆر جوانە ئافرەتێکەیە کاگازات ئەو قسەی لەبیر نەچێت پێش تەبڕمەڵای ئافرەتێکەوەی بیر نەچێتەوە باشە ئەو خۆی لەگەڵمایە ئەو قسەیم کردووە زۆر جار سوێنیشم خواردووە لەسەری سوێنەکەم ناخێت مافی ژن ڕێزگرتن لە کللتوری ژن لەم کۆمەڵگەی کوردیە دەربچۆ نییە ئەوە زۆر زای بۆچی یعنی خۆمان ئەوروپامان بینیوە هەزار ڕاحمەت کردووە بینی مەسەلەن لەوێ سەیرێکی ڕاستە لە ڕووی ماف و ئەرکا ڕێک 50 بە 50 لا ئێمە ڕاستە هێشتا نەبووە بە 50 بە 50 بەڵام بۆچی نەبووە لەبەروی پیا و ڕێزی ژنی زۆر لای لە کوردی هێشتا پیا و پی وایە نابێ ژن ئیش بکە ژن هی ئەوە نییە بڕای ئیش بکە یعنی وەکو کاینێک سەیرێکاڵێ نەک بە چای بەزەیەوە ئەڵێ ژن ڕێزێکی پێگەیکی خۆی هەیە بێ لە ماڵەوە خزمەت بکە دانیشێت مناڵ بخەوکە بژی ژیان هەر لێرە بەڕاستی هەنێک حاڵەت هەیە کاگازار لەناو پاسێکا تۆ کە سواری پاسێک ببینی خانوێک بە پێوەیە خۆت هەڵاستی دانی بۆی خانمەکە دانیشێ بەڵام باوەڕکە لە وڵاتانە بەو شێوازە لەبەری هەر عیبە ئەوەی کە من ویستم بیڵێم لە کاتی دروستکردنی بەنداوی دوکانە هاتووە لێرە دراسی کردو هەنری هەڵس کتێبەکەی هەیە لە بازاڕە ئەڵێ ئەو ژیانی ژنانم بینی بێت ئەو خۆشەویستی کە بینی بێتم ئەو دابوونەریتە جوانی کە بینی بێتم تەنیا لەناو کۆمەڵگەی کوردیا بۆ بەرامبەر بە ژن وەزگە لێرە جانم لە دەزەیە لێرە هەر ئەوە بە قسەیەوە لەبەرۆ قسەی من ئەگەر قسەی من بێ دەڵێنەوە لایەن گریەکات ئەوە یعنی حقیقەتەن ئێمە چەند تون بین چەند جاری وا هەیە کێشەشمان هەبێت چەند لێدانیشمان هەبێت لە هاوسەرەکانمان بەڵام حقیقەتەن من زۆر دەرتومە هەستی برینار مەکە بە قورعان ئاخاتونی وایە هەر خۆی چگال لە سایکۆلۆژیای کۆمەڵگەی کوردیە پێی خۆش هاوسەرەکەی تۆزێکی لێبە خەجاڵەتمەوە مەبەستمەوە بەڵام قسەی دواتری هەیە قسەی دواتری هەیە بەڵام هەستی برینار نەکە هەست ئامادەیە جستەی برینار بێ بەس هەست و نەستی برینار لێم تێگیت ئەوە دوای هەبوو هەستی برینار دەیان خاتونی ئازیز
حەزی کردو هەستەبانەوە تونند و تیژیە بۆ زانێتان هەز برینارکردنەکە مشکلەترە ڕاستە بەڵام لە شتیوا بووە لە خۆزگە تۆزێک یعنی تۆزێک عەزێتی بامە لی بامە بەس ئەو قسەی بەڵام کۆمەڵگەی ئێمە حقیقەتەن ئەمەشی کابێ خاتونان لێمان قبولکەن من پێیان ئەڵێم وەڵی ئەو مێردە و لە چیزمەیە وەڵی باشترین پیاوە وەڵی بە قورعان بەجددیمە ئەمە هەموو سایکۆلۆژی هەموو پیاوێک وایە کاکە وەڵی سایکۆلۆژیای من وایە گەر تۆ من بزانیت ئاوا دوایش کە ئەوانە وەرەگرێت ڕاستەکە سەر ڕنگامە کاریگەری کەسێکی لەسەر بوو بێت کاریگەری سوۆشال میدیای لەسەر بووە کاریگەری شتێکی لەسەر بووە حقیقەتەن کاکە ئەو ساوەڕی کە لە ماڵەوەی خۆی جوانترین چێژی هەیە وەک لەو خواردنی کە لە دەروای خۆیت ئەوەی کە لە دەرەوە کاکە دەرەوە هیلاگە بێت لە ماڵەوە وەکو پاشال لی سەری کە من کۆمەڵی کەسەیە لە دەرەوە کە ئیشەکەن جاری وایە هەندێک مامۆسای بەڕێزەیەکەیت شەت دەرجەڵێتەوە دەرزی ئەخیر کای بینم ماڵی خوشکەکەیەتی ناینەسیتەوە کە هیلاگە بیت مەزاجت تێگەچێت حقیقەتەن ینی ئەوانە بێ ئاگادار بن لە کۆمەڵگەی ئێمەیە ئەلحەمدولیلا ینی زۆر ڕێز و پاراست ئەمە هەر زۆر جوانە بمێنێ ئەم قیەمە جوانە کۆمەڵایەتیە کوردیە ئێمە پارێزگاری لێ بکەین جا ئەو برادرە و تیتی کاکەوەنە جا ئەمەی کە هەیە ئێستا لەناو ئەو فۆرمە بەهانەی ئێمە زۆر نابە هەتا بتوانین بمێنێت فۆرمی عەشایری کۆمەڵگەی کوردی ئێمە زۆر جوانە ڕاستە کۆمەڵێت تێبینیمێ لەسەری بەڵام لە هەمبەر خاتونە زۆر شتی جوانی تایە دەبا شتانی پارێزین ئەو بەلامە جوانە باش خستنەوەی مناڵ چەند پەیوەندی ژن و پیا و زیاترەکە یان بۆ ئەم پرسیارە بکرد زۆر ژن و پیا و هەیە ئەڵێ کاتێک کە مناڵێکمان لەدایک بێ بە دروستبوونی مناڵەکە ئیتر تێگەن ژیان لەگەڵ و خێزانەیە بەردەوام و دەربڕین و هەستەکان زۆر گرنگی نامێنێ ئەوەندەی دەربڕین و هەستەکان بۆ مناڵ دەرەبڕدرێت بۆ هاوسەرەکەی کەمترە بێتەوە ئاخۆی ئەمە گلەی پیاوانە لە خاتونەکان خاتونەکان کە کێشەیەکیان هەبوو مناڵەکان وەکو سەنگەر بەکارێنن لە بینی خۆیانە حقیقەتەنەوەی گرنگی بە مناڵەکەیە گرنگی بە مێردەکەی نایە ئەمە کێشەی بۆ ئێمە دروست کردووە زۆر جار کێشەی بۆ هەموو پیاوەکان دروست کردووە ئەمە دوو لایەنی هەیە هەم بەڵام خۆشەویستی بڵاوەکاتەوە لەناو خێزانەکەی حقیقەتەن نابێتە بارە من جار زۆر جارێتمە نازانم ئەگەر قسەکەم غەڵەت نەبێت ئەگەر خوا بیایە کە مناڵ کەس بێ خواگە دەرە بەرەکەت و ڕەحمەت و ڕزق و ڕۆزی خوا ڕۆگاتەوە ماڵە ترەوە ئەگەر قسەکە غەڵەت نەبێڵم حقیقەتەن کوڕش بە بەهماشەوە بەڵام ئیتر ئەم مناڵە نەبێتە فاکتەرێک بۆ ئەوەی کە خۆشەویستی خۆشبەختی هاوسەری مناڵە قسەکەت غەڵەتە مەبەستم لەوە نییە بەس بۆچی ینی خۆشبەخشتی ببەستینەوە بەوەی کە ئابێ کچێکمان ببێ هەردووکیان بوونەوەری خۆتم یان لە ڕابردووە زۆر کاتیان بەستەوە بووی کە هەر ماڵێک کوڕی نەبێ بەعکسەوە بوو بەڕی نەبووایە چوو ژنی چ کەشێ وەڵی من ئەوە لە چیەوە قسەکەم ئەلەوە قساکەم مامانێکی بەڕێز کە مژدەی کوڕێکی ئەیە 150,000 وەرەگرت کە مژدەی کچێکی هەیە بە ماڵەکە 50,000 وەرەگرت بۆ کوڕەکە 150 وەرەگرت وتم تۆ خۆت خاتونی وتم خۆت زەربە لە خاتونیت خۆت زەربە لە وایە تۆ یانی چی مژدەی کچێک ئەوە نایێت وتم لە کاتێکە بە سوعبەتە وتم تەنیا کەسێکە بەکەڵکی ئێمە بێت بەکەڵکی من بێت ئەو کچێ هەتا لە دوایە مەسەلەن بۆ منەسیرەکەی چوار کچی زەدۆلی مانەوە لە ماڵی دایک و باوکی دانێ ئەم کوڕە احترام و ڕزمەیە خاتون جاری وایە ئەم قسەمی هێدانم غەڵەت نەبێ هەر کە ئەمری جاری وای بیل لەوا کە تۆ بزانێت سویچی سارەکە لە کوێیە ئێستا خاتونە بە کامی دڵ بۆ دەگری تۆ یانی چی ئەو ئالۆ قسەم کرد منیش بۆ ڕۆ کردەوە لێمان تێنەکە من ئێستا دوو کوڕم خوانیان بڕێت ئەوانی شەر خوانیان بڕێت دەردێک ئەوە لەو قسەم کرد لە بەرامبەر خاتونێکی مامانە قسەم کرد ئیتر کوڕ بێت کچ بێ لای خواوەیە لە لای خواوەیە بەرەکەتی خوان بەرەکەتی خوان بەڵام ئەو هەستەی کە ئەو هەیەی بۆ خێر ئەزێنێ ڕاگرێت من تێبینیم کردو ئەمە تێبینی هەر دیراسەشە لەوانەیە سەدان خێزان هەبێت کە مناڵەکەی کەس بووە لەبەر خاتری کچەکەت تەنەزولی کردو و توێتی مادەم کچە مەسەلەن بۆ نمونە هەموو شتەکانی خۆیان ڕێکردوتەوە توانێ ئەمە پێکەوە مێنین و ناترازین سەدان خێزان هەیە ئێستا لەبەر کچەکە پێکەوە ماون بەدە کوڕەکەوانە کوڕەکەڵی کوڕەکەکە ئەمە کێشەی نییە دەستە خۆش زۆر خۆشحاڵخوانتان زیاکە هیوادارین دڵی کەسمان نەڕان بۆ خۆشی بووە منونانش بەقی دنیا یەکمان خۆشیەوە خوا نایشی شارینەوە ئەشیڵی خوانەدام هیواداری هەموو هاوسەرێکاوە بتوانێت مەسەلەن هەستەکانی دەربڕێ
چەنە من خراپم لە دەربڕینی ئاسا خۆی باش ئەزانێ بەس گرنگ ئەوەیە تێبگەیت بەڵام کاگاسات من جوانترین قسەیە بە قوربان تێگەیشتم لەوەی کە بۆ نمونە ئاری لەوا چێ بە قسە نەتوانێت هەندێک وشە هەیە دەری بڕە بەڵام لە کردەوەکە تێگەیشتمەوەی کە لێرە یڵێن هەر بۆ خۆشی ساڵە لە فالەدایم تەماتێکی سووری پێشەشەکەم خۆشی تێگەیشتووە لە فەلسەفە و منیش مەبەستێکم هەیە کە یاخواستە دووبانی شڵان نمونەتان زیاد بێت زۆر زۆر سپاس کاکە زۆر سپاس دووبارە بەخێر بێیتە چاو زۆر سپاس اینجا